بە تێکەڵکردنی قاوە و لیمۆ خواردنی تووشی شۆک دەبیت. ئەگەر هەموو ڕۆژێ قاوە و لیمۆ بخۆن لەم نەخۆشیە مەترسیدار و ترسناکە ڕزگارتان دەبێت. ئەو دوو کەسە کێن گەر قاوە و لیمۆ بخۆن تووشی مەترسی گەورە دەبنەوە؟ قاوە و لیمۆ گەر بەجیا بخورێت چەندین سوودی تەندروستیت پێدەبەخشێت، بەڵام ئەگەر تێکەڵ بکرێت و پێکەوە بخورێت چەند شتێک لە جەستەت ڕوودەدات کە خۆت باوەڕ ناکەیت. بەهۆی بوونی کافاین لە قاوە و لە لیمۆ ڤیتامین سی مێشک چالاک دەبێت و ڕزگار دەبێت لە ئافشاری پاڵەپەستۆی دەرونی. ئەمە جیا لەوەی وزەیەکی گەورەی جەستەیت پێدەبەخشێت، ڕۆڵی باشترین وزەبەخشت بۆ دەگێڕێت. ڕایانۆن لامبێرت کە شارەزایەکی خۆراکی بەریتانیا و خاوەن بینەرێکی زۆری جیهانیە لەسەر تێکەڵکردنی قاوە و لیمۆ دەڵێت ئەو کەسانەی کێشەی هەرسی گەدەیان هەیە زۆر سوودی لێ دەبینن. وەک ئەو شارەزایە دەڵێت ئەم تێکەڵەیە بۆ دابەزاندنی کێش گونجاو نییە، بەڵکو تەنها بۆ بەهێزکردنی ئەنزیمەکانی هەرسی گەدا باشە. بەهۆی بوونی مادەی ئەنتی ئۆکسیدان لە قاوە و لیمۆ دەتوانرێت ئەو دوو تێکەڵەیە وەک دژە شێرپەنجە بەکار بهێنێت کە خواردنی ڕۆژانەی ئەم تێکەڵەیە بە دوورت دەکات لە ئەگەری توشبوون بە شێرپەنجە. یەکێک لە سوودا سەرسوڕهێنەرەکانی تەواوکاری قاوە و لیمۆ ئەوەیە کاتێک پێکەوە دەیان خۆیت لیمۆ خوێن و جگەر لە ژەهر پاک دەکاتەوە و قاوەش یارمەتی دەدات بە خێرایی فڕی بداتە دەرەوەی جەستە. سەرەڕای سوودا تەندروستەکانی قاوە و لیمۆ پێکەوە، بەڵام پسپۆڕان هۆشداری دەدەن کە نابێت لە چەند حاڵەتێکدا بیخۆن. یەکەمیان بریتیە لە کەسێک کە گەدەی تووشی هەوکردن بوو بێت یان ناوپۆشی گەدەی تێکچوو بێت. دووەمینیان ئەو کەسانەی خاوەن خەوێکی ڕێک نین، چونکە ئەم تێکەڵەیە کاریگەری لەسەر چالاکی مێشک هەیە و وا دەکات درەنگ بخەویت و درەنگیش هەست بە ماندوێتی بکەیت.